بەردەوامین لەسەر باسکردن لە کار و پرۆژەکانی خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاکۆ غەریب بەڕێوەبەری گشتی مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکەمان کردو. مامۆستا سڵاوت لێبێ و بەخێر بێت. بەخێر بێت سەر چاومان. مامۆستا لە پیچەرێکە هەندێک لە پرۆژەکانی خاتوو هێرۆمان بینی. بەڕێزت چۆن باسی خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد دەکەیت؟ تەمەنێک بەیەکەوە کارتان کردووە، پرۆژەتان هەبووە، یادگاریتان هەیە؟ ئێمە زیاتر لە 35 ساڵ پێکەوە بووین. هەموو جارێگەمانوت پێکەوە سەرمان سپی کردووە. هێرۆخان ژنێکی فرەجەم سەر بوو. سیاسیەک نەبوو بۆ سیاست بکە. سیاسیەک بوو بۆ خەڵک، بۆ نیشتیمان، بۆ نەتەوە سیاست بکە. هەمیشە لە خەمی نەتەوەیە بوو، لە خەمی ئەوەیە بوو چۆن ئەو مێژووی کە ون بووە یان داگیرکەرەکان دوژمنەکانمان وەکو کوور دەڵێ دیزە بە دەرخۆنیان کردووە، ئێمە جارێکی کە چۆن ئەوانە زیندوو بکەینەوە. لە خەمی ئەوەیە بوو چۆن وا بکەین زمانمان، کللتورمان، پەروەردەمان جارێکی کە بە ئاراستەیەکی باشترا بیبین و جارێکی کە زیندوی کەینەوە و خاوەنددارەتی ئەو مێژوو کللتورە بکەین. لە خەمی ئەوەیە بوو چۆن وا بکەین خەڵک بتوانێت بە ئازادی دەنگ هەڵبڕێ قسە بکە. لە خەمی ئەوەیە بوو چۆن وا بکەین ئێمە حیزبەکەمان بخەینە خزمەتی نەتەوەکەمان، نەک حیزبەکەمان لە خزمەتی حیزبەکە خۆیان بێ. زۆر خەمی هەبوو، بەداخەوە زۆر بە خێرایی نەخۆش کەوت، بەڵام هێشتا خەونەکانی ئەو، هێشتا پرۆژەکانی ئەو بۆ سەدان ساڵی تر بە زیندویی ئەمێننەوە. زۆر باشە. لەگەڵەوەی کە هەمیشاڵێن کە خاتوو هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەو کەسە بوو کە لە شاخ و شاردا توانی بە شێوەیەکی جیاواز بیر بکاتەوە، چۆن لە شاخ وەکو پێشمەرگیەکی ئازا بە کامێراکەی شانی هەوڵی ئەدا ئەم ئەرشیفە جوانە بهێڵێتەوە. لە شاریشدا هەمیشە خەمی هەژارانی بوو. هەر مناڵپارێزی کوردستان بەرجەستەکردنی ئەو خەمخۆریەی بوو لەوەی کە هاتوانی لە مناڵپارێزی کوردستانەوە خەمی هەژاران و مناڵان بێت. و کاتێکە لە شاخیش بوو وەکو پێشمەرگەیەک دەرەکەوت، هەمیشە جلەکانی جلی پێشمەرگە بوو لە بەریا و هەستی کرد پێویستە ئەم شۆڕشە هەر بە قەڵەم نەنووسرێتەوە، بە کامێراش بنووسرێتەوە، بە هونەر بنووسرێتەوە. بۆیە لە شاخیش پشگیری لە هونەرمەندان و لە نووسەران ئەکرد و وە خۆشی یەکێک بوو لەو کەسانی کە هەوڵیدا چۆن وا بکە تا ئەو ئاستەی پێی ئەکرێ ئەو مێژووە بە کامێراکەی بنووسێتەوە. کە هاتینەوە بۆ شاریش لە دوای ڕاپەڕین، ئەو هێشتا هەر وەکو پێشمەرگەیەک کامێراکەی بەسەر شانەوە بوو. ئێمە ئەو کاتە کە گەڕاینەوە لە ساڵی 91 هاتینە زاخۆ، هێرۆخان بە کامێراکەیەوە لە زاخۆ بوو. ئەو هەمیشە هەوڵی ئەوەی ئەدا چۆن وا بکە کارێک بکە مێژووی ئەو ڕۆژگارانە بە جوانی بنووسێتەوە. ئەمە خەسڵەتێکی بوو. خەسڵەتێکی تری ئەوە بوو کە وەفادار بوو بەرامبەر بە هاوڕێکانی، بەرامبەر بە ئەو کەسانی کە پێکەوە هەم پێشمەرگە بوون یان پێکەوە ژیاون یان تەنانەت پێکەوە لەسەر ڕێحلەیەک لە قوتابخانە لە پۆلێکە دانیشتون. بەردەوام باسی ئەوانەیە کرد چۆن هەوڵ بدا بیان بینێتەوە، چۆن هەوڵ بدا لەگەڵیانە دانیشێ بەسەریان بکاتەوە، ئەگەر پێویستیەکیان هەبێ بۆیان پڕ بکاتەوە. هەموو جارێ شتێکی باسە کرد لە کاتی شەڕەکانی داستانی ڕزگاری، ئەو کاتە کە ئەمان لەسەر شاخ ئەبن زۆریش برسی ئەبێ، دەستی خستۆتە دواوە لە ناو تاریکەکەیە پێشمەرگەیەک دێت کولیچەیەگە خاتە ناو دەستی، ئەمیش زۆر برسێتی، بەڵام کە ئاو ڕەداتەوە کەس دیار نییە. بە بەردەوام ئەم چیرۆکەی ئەگەڕایەوە ئەوت خۆزگە ڕۆژێک لە ڕۆژان بمتوانایە ئەو پێشمەرگەیە ببینمەوە یا کەسێک بێت بۆ لام بڵێ ئەوە من بووم کە ئەو کولیچەیەم خستە ناو دەست لەو ڕۆژە سەختەیە. قەت لە بیری نەئەچۆوە.
لەبەرەوە ئەم ژنە کە سیاسەتیشی ئەکرد کە ئەو ڕۆژگارانەی لە مەڵبەند بوو هەرگیز وەکو مەسئولی مەڵبەندێکی حیزبێکی دیاریکرا وەکو مەسئولی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی تەسەڕوفی نەئەکرد. جارێک بە بیرمە قوتابخانەیە کێشەیەکیان هەبوو لەگەڵ کەسێ ئەیانویست مدیرێکیان بۆ دابنێن ڕازی نەبوون. داوایان لە من کرد وتیان بمانگەێنەرە لای هێرۆخان. منیش بردمن بۆ مەڵبەند بۆ لای هێرۆخان. پیاوێکیان لەگەڵا بوو وتی هێرۆخان من ئەزانم تۆ کە لێرە دانیشتویت بە تەنیا بۆ حیزبەکەت ئیش ناکەی بەڵکو بۆ شارەکە ئیشەکەی بۆ هەموو خەڵک ئیشەکەی. من پارتیم و قەتیش نابم بە یەکێتی بەڵام ئامادە بووم بێم بۆ لای تۆ بە تەنیا چونکە ئەزانم تۆ بۆ هەمومان ئیشەکەی بۆیە لەگەڵ هاوڕێکانمان هاتووم ئەو کێشەیەمان بۆ حەل بکەی. هەر یەکسەر ئەویش مشکلەکەی بۆ چارەسەرکردن. ئەو هەرگیز بیری لەوە ناکردەوە تۆ ئینتیمای سیاسی چییە، بیری لەوە کردەوە تۆ چەند وڵاتەکەتت خۆشەوێ، چەند لە خزمەتی وڵاتەکەتای. خەسڵەتێکی تری هەبوو کە من لە هەموو شوێنێک باسی یەکەم. ئەو ڕۆژگارانەی ئێمە ناکۆکی توندمان هەبوو گەیشت بۆ ئەوەی کە شەڕی خوێناوی لە نێوان یەکێتی و پارتیا دروست بوو. ڕۆژێک لە ڕۆژان هێرۆخان کە ئێمە کارمانە کرد پێکەوە ئاگات پێی نەوتین قسەیەکی ناشرین قسەیەکی بەرز و نزم بەرامبەر بە سەرکردەکانیان لێپرسرا و مەسئولەکانی پارتی بکەین بە هیچ جۆرێک. زۆر ڕقی لەوە بوو. مامۆستا تا توانین بڵین هێرۆخان سیاسیەک نەبوو بۆ حیزب بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو سیاسیەک بووە ئەوەندەی کە سیاسیەک بۆ خەڵک ئەوەندەی کە سیاسیەک بۆ منداڵە هەژارێک بۆ گەنجێک بۆ چالاکی گەنجان بۆ نەتەوەکەی لەگەڵ ئەوانەشا بۆ هونەرمەندان و ڕۆشنبیران و ئەدیبان. بەڵێ ئێمە لە بواری کللتورە هێرۆخان زۆر گرنگی بە بواری کللتور ئەدا. ئەو وابیری نەئەکردەوە پێویستە ئێمە لە سلێمانی کللتوری سلێمانی بپارێزین. ئەو بیری ئەکردەوە چۆن وا بکەین ئێمە ئەو کللتورەی هەمانە کللتوری نەتەوەیەکە لە هەر شوێنێک بێ ئێمە هەوڵ بدەین زیندوی کەینەوە بیپارێزین. بۆیە بە بەردەوام هونەرمەندان داوەتە کرد. مەسەلەن لە ئامەدەوە هونەرمەندان ئاهاتن، سینەماکار ئاهات، شانۆکار ئاهات، شێوەکار ئاهاتن لە ڕۆژهەڵاتەوە تەنانەت لە ڕۆژاوا کە ئەو سەردەما بێگوێدانە بیکردنەوەی سیاسی بێگوێدانەوەی کە ئاینێک لە ڕۆژان ئێمە گوێمان لێ نەبووە ئەو بە ئێمە بڵێ فڵان کەس بانگێژ مەکەن لەبەرەوەی وابیرەکاتەوە بە پێچەوانەوە. ئەو ئێمە هەمیشە ئەو لەو ڕوانگەیەوە سەیری ئەکرد ئەمانە چۆن خزمەت ئەەکەن. ئێمە کاتێکە کامکارەکانمان داوت کرد ئێران داوای لێکردی نوتی ئەبێ ڤیددیۆی هاتنەکەیان لە مەرزی پەروێزخانەوە هەتا ئەگەنە ناو سلێمانی و هەتا ئەگەڕێنەوە هەموو کاسێتەکانمان بدەنێ. هێرۆخان وتی مشکلە نییە هەمیان بدەنێ بەس بەو مەرجەی بتوانن ئەمانە بێن لێرە خزمەت کۆنسرتێک بکەن و ئەوە ینی کە ئەوان هاتن باوەڕکەن ینی ئینتباعێکیان هەبوو لەسەر سلێمانی. یەکێک لەو برادرانیان نەخۆشکە و بردمان بۆ خستەخانە وتی خستەخانە هەیە وتمان با بە ئێرە شارە ینی نەیان ئەزانی لێەوە دەستکرا بە تێکەڵبوون لەگەڵ یەکتر. بۆیە ئەمە ئەگەر هێرۆخان نەبووایە من باوەڕم نەبوو کەسێکی تر بتوانێت ئەو ڕۆڵە ببینێ. زۆر باشە و لەگەڵەوەشا کە لە پور شوناسی هەموو وڵاتێکە خاتو هێرۆ هەمیشە هەوڵی داوە ئەو کە لە پور و ڕەسەنایەتی بپارێزێت و لەگەڵەوەشا لە دروستکردنی مۆزەخانەکانە هەر بۆ نمونە مۆزەخانەی ئەمنە سوورەکە باس لە مۆزەخانەی ئەمنە سوورەکە و هەروەها باس لەوەش گەم بزانین هاوکاری چەند مۆزەخانەی کردووە خاتو هێرۆ. حەزەکەم شتێکتان بۆ بگەڕمەوە. فترەیەک لە ناو سلێمانیا بوو بە باو وەکو دیاردەی لێ هاتەبوو خەڵک ئەگەڕان ماڵە و ماڵ ئەیانود ئەگەر فەرشی کۆنتان هەیە
لێیان ئەکڕینەوە پارچە کومبارێکی تازەیان ئەدانێ ئەو فەرشە ئەگەر دڕاویش وایە ئەوان هەروەریانەگەن بە تازە بڵێ ئەمە بوو ئێمە هەندێک لەو هونەرمەندانەی ڕۆژهەڵاتمان داوت کردبوو بۆ ئێرە دوایی ئەو لە ماڵەوە داوەتی بۆ کردن ئەوان وتیان هێروخان دیاردەیەکی زۆر خراپ هەیە ئەویش ئەوەیە هەرچی متوموروی ئەم وڵاتەی ئێوە هەیە و ئەم شارەی ئێوە هەیە قاچاقچی ئەیهێنێ بۆ سنە لەوێ ئەی فرۆشن و ئەیبەن بۆ تاران ئەمە گوناحە ئەو فەرشە کۆنانەش ئەیهێنن لەوێ هەمووی جارێکی کە تازە ئەکەنەوە بە فەرشی ئێرانی ئەفرۆشرێ و بە پارەی زۆر ڕێگری لێ بکەن دەزانی ئەمە چیمان کرد هەر یەکسەر لەوێ بڕیاری داوتی هەموو مانگێک من $3000 ئەدا بۆ برادرانە لە سنە ئەوان ئەو شتانی کە لێرەوە ئەڕۆیشت یەکسەر لەوێ ئەیان کڕێەوە بۆیان ئەناردینەوە جارێکی تر دوایی کەوتی نەکڕینەوەی چەکی کۆن ئێستا ئێمە لە ئەمنە سوورەکە ژمارەیەکی باش چەکی کۆنمان کۆ کردوتەوە ئەو کاتە ئەیان برد لێرەوە بە قاچاق بۆ تالیبان بۆ ئەفغانستان ئەیان کرد بە قەناس بڕنەوە ئەوانە ئێمە کەوتی نەکڕینەوەی چونکە ئەوەش سەروەتێکی تر بوو بۆ ئێمە ڕۆژگارێک ئێمە بەو چەکانە شۆڕشمانە کردو هەر بەو چەکانەش ئەکوژران قەتڵ و ئامەکران هەر بەو چەکانەش دیفاعمان لە خۆمانە کرد بۆیە دەستمان کرد بە کڕینەوەی جارێکی کە دەستمان کرد بە کڕینەوەی فەرش بۆ ئەوەی ئەو فەرشانە نەڕواتە وڵاتانی تر و هیچ نەبێ لێرە ئێمە بتوانین بەشێکی بۆ خۆمان بپارێزین ئەمانەمان کڕێەوە کە ئەو شتانەمان کڕێەوە من پێم وتم هێروخان من پارەیەکی مامجەلالم لەلا بوو ئەو پارەیەم داوە بەم شتانە ئەگەر مامجەلال ڕۆژێک محاسەبەی منی کرد لەسەر ئەمە تۆ لەسرم هەڵبەرەیە وتی لەگەڵت دێمە زیندان ئەمانە ئەبێ بمێنێتەوە ئەمە سەروەتێکە لێەوە لەم ڕوانگەیەوە خۆشەویستێکی زۆریشی بۆ خانووە کەلەپوریەکانی شار هەبووە پارێزەرێکی زۆر باشی خانووە کەلەپوریەکان و یان بینا کۆنەکانی شاری سلێمانی بووە هەر بۆ نمونە بینای سەرای سلێمانی کە ئەو پارێزەرێکی سەرسەخت بووە کە نەکرێت بە بینایەکی بازرگانی ئێمە من بەبیرمە زۆر شەڕمان کردووە ئێمە شەڕمان لەسەر معاریفی سلێمانی کرد کە ئێستا کاسۆمۆڵە هێرۆخان شەڕێکی زۆر گەورەی کرد لەگەڵ ئەو برادرانی کە ئەو سەردەمە مەسئول بوون کە ڕێگریان لێ بکان نەهێڵێ معاریفی سلێمانی تێکبن کە بەشێک بوو لە مێژووی سلێمانی و بۆ ئەوەی ئێمە حرمەتی حاجی کاکە ئەحمەدی شێخ و مزگەوتی گەورە بگرین بەردەمەکەی نەکەین بە مۆڵ و بازار بەڵکو هەر ئەوە بێت و ئەوە ببێتە سنتەرێک بۆ سنتەری ڕۆشنبیری بۆ هەر پرۆژەیەکی ڕۆشنبیری بەکار بێ بەڵام بمێنێتەوە بەداخەوە ئەوە وای لێ هات هێرۆخان شەڕی لەسەر ورد و درشت و بست بە بستی ئەم شارە کردووە نەگەر ئەم شارە بۆ هەولێریشی کردووە کە ئێمە ڕێگری بکەین تەنانەت جارێک بە بیرمە بۆیە حەزەکەم لێرەوە ئەوەش بڵێم برادەرێکمان هەبوو لە هەولێر زۆر ڕێگریان لێ کرد پرۆژەیەکی زۆر جوانی هەبوو مەتحەفی فەرش بوو هەندێک کەس هەوڵانەدا مزایقەی بکەن ڕێگریان لێ کرد پەیوەندی بە منەوە کرد هێرۆخانیش باشی ئەناسی زۆر ڕێزی لێگرت تەقدیریە کرد من شەو درەنگانێکی شەو بە هێرۆخانم وتم شتێکی وا هەیە و برادەرە پەیوەندی کردووە وتی نیو سعاتی کە جواب تەدەمەوە یەکسەر پەیوەندی بە کاگنێچیروان کردبوو کە ئەو کاتە سەرۆکی حکومەت بوو یەکسەر هەر ئەو شەوە بە نیو سعات ئیشەکەی بۆ حەل کرد و ئیتروازیان لێ هێنا ئەیانویست دەری بکەن ئێستا شوێنەکەی ماوە و هەر بۆتە مۆزەخانە و لە قەڵا یەکێکە لە مۆزەخانە جوانەکان کە بەکارێهێنن بۆیە ئەو بە بەردەوام هەوڵی داوە کە چۆن ئێمە بتوانین مێژوو کەلەپوری خۆمان بپارێزین ئەمنە سوورەکە یەکێک بوو لەو جێگایانەی کە زۆر هەوڵدرا بیکەن هەندێک لەو برادرانەی خۆمان ئەمە سەبەز ئەمنە سوورەکە بووە کە شوێندەستی هێرۆخانی تیا دیار بێیان نەخێر ئەوەی کە ئاگادارم هاوکارێکی زۆر باشی مۆزەخانی سلێمانی و چەندین مۆزەخانی تر بووە بۆیە باسی مۆزەخانەی ئەمنە سوورەکە ئەکەم چونکە کێشەی زۆری لەسەر بوو مۆزەخانەکە هێشتا شوێنەکەی چاوی لەسەر بوو بەعزێک ئەیانویست بیکەن
بیکەنە خەستەخانە بەعزێگەیانویست بیکەنە مجەمەعی دەوائیر هەندێکیانوت با بیڕوخێنین و بیکەین بە بینای بەرز و جوان بەڵام هێرۆخان وتی ئەرزی خوا زۆرە ئەمە ئەبێ بمێنێتەوە مێژووی وڵاتێکی پێوە بەستراوە ئەوە بوو ڕێگری لێ کرد و نەیهێشت و تەمان ئەو ڕێگریانی کە ئەو ئەیکرد هیچ پرۆژەیەک نەبووە کە هێرۆخان بیکات مامجەلال یەکسەر پشگیری کردووە چونکە ئەوی شەیزانی کە هیچ هێرۆخان هەنگاوێک نانێ هەڵەبێ بۆیە کە ئەمنە سوورەکە پارێزرا و هەوڵماندا بیکەین بە مۆزەخانە من پێکەوە دانیشتین پرۆژەیەکم داوتم ئەمە پرۆژەی منە بۆ مۆزەخانەکە ئەم پەشانەی تا دروستەکەین بەڵام وتم ئەگەر ئێمە ئەبێ ئەو دەرگایەیان لەسەر هەموو حیزبەکانی داخەین یا لەسەر هەمویانی ئەەکەینەوە وتی ئەو شوێنە مڵکی باوکم نییە ئەوە مڵکی ئەو میلەتەیە بۆیە ئەبێ دەرگا لەسەر هەمویان بکرێتەوە و نەبێ بە شوێنێک بە تەنیا بۆ یەکێتی بێ ئێمە مۆزەخانەکەمان وا دروست کرد کە ببێتە چەترێکی نەتەوەیی و ببێتە ئەو شوێنەی کە هەموو لایەنە سیاسیەکان خۆیانی تیا ببین بەڕاستی واش و ئامانجەکە خۆی پێکاوە بەڵێ ئێستا شوایە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە وەکو یەکێتی کە جێی سەربەرزیە ئەوەیە کە ئێمە ئەو شوێنەمان بۆ خۆمان قۆرەخ نەکرد و پاراستیشمان وەکاریشمان بۆ کرد چونکە هەتا ئێستاشی پێوە بێ حکومەتی هەرێم یەک دانە سنتیشی نەداوینەتێ کە لە ئەمنە سوورەکە بەکاری بێنین زۆر باشە بابینەوە سەر کارە هونەریەکان ئەو دراما جوانانەی کە لە خاک و لە کەناڵە جوانەکەی کورساتەوە ڕۆشتووە درامای گردەلول و ئەو درامانەی دەرهێنەری کۆچکرد و حسێن مسری هەمیشە لە بیرۆکە جوانەکانی خات و هێرۆش بۆ لەوەی کە پاڵپشتێکی زۆری کردووە بۆ ئەم دراما جوانانە کە بچێتە نێو خێزانی کوردیەوە کەواتە ئەتوانین بڵێن ڕۆڵێکی گرنگیشی هەبووە لە کارە هونەریەکان و دراماکانیش لە هەرێمی کوردستان سێریکان هێرۆخان هەوڵی ئەدا بەردی بناخەی زۆر شتدا دابنێ درامای کوردی کە خاک دروست بوو درامای کوردیش دەستی بە نەشونما کرد پێشتر درامای کوردی هەبوو بەڵام وردەوردا بەرەو خەریک بوو بەرەو ڕۆچوون ئەڕۆی لە دوای ئەوەی کە خاک هات وردەوردە دراما زیندوو بۆ و کەناڵی تریش دروست بوو کە دەستیان کرد بە دروستکردنی دراما ئەمە زۆر گرنگ بوو لەلایەکی ترەوە هێرۆخان هەر لەوێ مەسەلەن ئێمە لە بەشی مناڵان یەکەمین جار ئێمە لە خاک ئەو کاتە من سەرپەرشتیمە کرد ستافێکمان دروست کرد ستافێکمان دامەزران بۆ دۆبلاج ئەم دۆبلاجەی کە ئێستا ئێوە ئەیبینن ئەمێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژگارانە هەر لەو سەردەمەیە ئێمە پرۆژەیەکمان هەبوو چۆن ئەنیمەیشن دروست بکەین تەنانەت بەبیرمە پێمە دوتم من هێرۆخان ئەتوانم ئەنیمەیشن دروست بکەم وتی تۆ شتێکم بۆ بجوڵێنە وتم بە $1000 وتی تەواو ئێمە گرێومان کرد من بۆ ڕۆژی دوایی ڕسمێکم کرده بوو جوڵانم وتم ئەوە پڕۆژەکە و یەکسەریش پارەکەم لێ وەرگرت لێەوە دەستمان کرد بە ئەو پرۆژەی ئەنیمەیشن لە دەستپێکی کورسات ئەم کورسات کە دروست بوو من هەموو ئەلفوبێی کوردیم کرد بە ئەنیمەیشن و لێرەدا ئەوەزی زۆر لەو مناڵانەی کە لە ئەوروپا بوون ئەهاتنەوە کورسات کاسێتی ئەدانێ و بەو کاسێتە فێری ئەلفوبێی کوردی بوون زۆر شت هەبوو تەنانەت ئەهاتن بۆ لامان مەسەلەن داریکەلی ماڵەکەی شێخ مەحموود حکومەتی هەرێمی خۆمان ئەو کاتە هێشتا 2 ئیدارەیی بوو چاکیان کرده بوو بەڵام کاک عومەر فەتاح چاکی کرد بەڵام نەکرا بوو بە مۆزەخانە هیچ شتیان نەبوو ئێمە ئەوێمان کرد بە مۆزەخانە بە مۆنومنتی چەمچەماڵ دروست کرا بوو بەڵام نەکرا بوو بە مۆزەخانە ئێمە چوین بۆمان کردن بە مۆزەخانە زێوێ قەبرەکەی پیرەمەگرون و تۆفیق وەهبی باک خراپ بوو ئێمە چوین هەمیمان نۆژەن کردەوە مەستورەی ئەردەڵانی قەبرەکەی دۆزرا بووە بەڵام خەریب بوو لە ناو ئەچوو ئێمە چوین مۆنومنتمان بۆ کرد و زیندومان کردەوە قەبرەکەی
ڕەحمەتی بەهەشتی مامۆستا کەریمزاند ئێمە چوین هەموویمان بۆ چاکرد و ئەوە مامۆسا حەمەی مەلاکەریم ئێمە جارێکی تر گۆڕەکەیمان دەرهێنا کە وەسیەتی کردبوو لای گۆرانی شاعیر بینێژن بە ئیجازەی بنەماڵەی گۆران گۆڕەکەیمان هەڵدایەوە و ڕووفاتەکەیمان هێنایە پاڵ زۆر پرۆژە هەبووە کە ئەوەندە زۆرە ناتوانم هەر هەمووی لێرەدا بەرنامەیەک و دوو بەرنامەش هەر ناتوانین جێ بکەینەوە و ناتوان ڕێباز بکرێت ئەتوانین نەڵێن کە کاری گەورەی کردو ناتوانین لە بەرنمەیەکی کورتا بتوانین هەموو کارەکانی باس بکەین زۆر پرۆژەی تەنانەت بۆ نووسەران پرۆژەی گەورەی هەبوو مەسەڵەن ئێمە پرۆژەیەکمان هەبوو لە سەرەتای خاکەوە بۆ ئەو نووسەرانەی کە کتێبە نووسینەکانیان دەستنووسە و لە ڕەفەکانە تۆز خەریکە ئەیخوا ئێمە لەوێ بۆمان تایب ئەکردن ئەکرا بە کتێب و 20 نوسخەمان بۆ دروستەکردن ئەماندانێ بۆ ئەوەی لە فەوتان ڕزگاری ببێ کەواتە ئێمڕۆن لە هەموو بوارەکاندا خات و هێرو نییە تەنانەت لە بواری ژنانی شاکە خۆی وەکو ژنێک دەرئەکەوت بەڵام هیچ کاتێک فەرق و جیاوازی نەکردووە لەوەی کە هەر بۆ ژنان ئیشکا و ئەملایە ئەنج حەزەکەم دوا قسەشمەوە بێ هیچ کەسێک نەبووە لە ناوی ئەم یەکێتی نیشتیمانیەیە کە لە پلەی هەرە باڵاشا بوو بێ پێویستی بە هێرۆخان نەبوو بێ و پرسوڕای پێ نەکردبێ و ئەگەر مامجەلا لێی تووڕە بوو بێ هەر هێرۆخان مەرجع بووە بۆ ئەوەی نێوانیان چاکاتەوە دەسەکان خۆش بێت زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوونەت هیوای تەندروستێکی باشیش بۆ خات و هێرۆخواز هیوادارم زۆر سپاس بۆ ئامادەبوونە